ئامە دەبوانی بەڕێز زۆر بە خێراتنتانەکەین بۆ پێنجەمین مەراسیمی ساڵیادی ماڵئاواییکردنی هەڤاڵ و هاوکارمان هەڤاڵ شۆڕش مستەفا وەکو نەریتی هەموو مەراسیمەکان خولەکێک بە بێدەنگی دەوەستین بۆ گیانی پاکی هەڤاڵ شۆڕش و سەرجەم شەهیدانی ڕێگای ئازادی کوردستان بفەرمن. پێشەوەی دەست بکەین بە بەرنامی پرۆگرامەکە بەشێک لە ژیاننامەی هەڤاڵ شۆڕشتان بۆ دەخوێنینەوە کە چۆن لە تەمەنێکی لاویە توانی با بڵێن ڕەنجێکی زۆر کۆ بکاتەوە. هەڤاڵ شۆڕش مستەفا عەلی ساڵی 1984 لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. بنەماڵەکان لە بنەڕەتدا خەڵکی گوندی قەشانی ناوچەی شارباژێڕن لە سنووری پارێزگای سلێمانی لە باشووری کوردستان. لەبەر زوڵم و زۆرداری ڕژێمی داگیرکەری بەعسی عێراق ناچاری کۆچبەری بوون و لە شاری سەردەشتی ڕۆژهەڵاتی کوردستان نیشتەجێ بوون. لە ساڵی 2005دا گەڕاونەتەوە بۆ باشووری کوردستان و لە شاری سلێمانی نیشتەجێ بوون. کۆچکردوو یەکەمین وێستگەی کاری ڕۆژنامەوانی لە ڕۆژنامەی ڕێکخراوی ڕێبازی ئازادی دەست پێ کردووە. لە دوای ماوەیەک لە کارکردن لەو دەستگایە وەکو سەرنووسەری ڕۆژنامەی چەتر دەست بەکار بووە. لە هەمان کاتدا بەرنامەی سەرنجی بۆ تەلەڤیزیۆنی ڕۆژ ئامادە و پێشکەش دەکرد. لەگەڵ دامەزراندنی ئاژانسی ڕۆژنیوز لە ساڵی 2014دا شۆڕش یەکێک بوو لە دامەزرێنانی ئاژانسەکە و وەک ئەندامی دەستەی بەڕێوەبەری تا گیان لە دەستدان و ماڵئاوایی سەرکەوتوانە بەردەوامی بەکارەکانی دەدا. بەرەبەیانی حەڤەی شوباتی 2016 هەڤاڵ شۆڕش بەهۆی نەخۆشیەکی کتوپڕەوە ڕەوانەی نەخۆشخانە کرا، بەڵام بەداخەوە دوای 10 ڕۆژ و لە 27 شوباتی 2016دا لە نەخۆشخانەی شۆڕشی شاری سلێمانی گیانی لەدەستدا و بۆ هەمیشە ماڵاوایی لێکردین لە دوای خۆشی خەرمانێکی بە پێزی میدیایی بەجێهێشت. ئێستاش دەست دەکەین بە وتاری مەراسیمەکە، وتاری یەکەم وتاری ئاژانسی ڕۆژنیوز لەلایەن بەڕێز شنافایق سەرنووسەری ئاژانسەکەەوە دەخوێنرێتەوە. با فەرمێت. خانەوادەی سەربەرزی هەڤاڵ شۆڕش کە سوکاری هەڤاڵ شۆڕش، هەندامانی تەڤگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان، کۆمیتەی خانەوادەی شەهیدان، هەموو ڕاگەاندنکاران و هاوڕێ و هەڤاڵانی هەڤاڵ شۆڕش بەخێر بێن بۆ ئەم مەراسیمە. ئەم ساڵیش وەک هەر ساڵێکی تر هاتوین پەیمانی خۆمان تازە بکەینەوە لەگەڵ هەڤاڵ شۆڕش وەک لە دەستپێک پەیمانی ئەوەماندا بوو کە لەسەر ئەو ڕێبازەی هەڤاڵ شۆڕش بەردەوام بین. جارێکی تر پەیامی خۆمان بۆ هەڤاڵ شۆڕش دووپاتەکەینەوە، هەڵبەت یادی هەڤاڵ شۆڕش بۆ هەمیشە لە یادی ئێمەیە بە زیندوی ئەمێنێتەوە. جێگەی خۆیەتی لێرە یادی هەموو ئەو ڕۆژنامە نووسەگیان بەخت کردوانش بکەینەوە کە تا دوایی ڕاستگۆ بوون لەگەڵ پەیامەکەیاندا، هەتاوەکو کۆتایی ژیانیان ڕێگای ڕاستیان بەرنەداوە، سەرۆت و سامان و پول و پارە وەک ئەوەی کا بەداخەوە بەشێک لە ڕۆژنامە نووسان لەم ڕۆیەتی کەوتون ئەوانی فریو نەدا، هەڕەشە و تۆقانەکانی دەسەڵات پاشەکشەی پێنەکردن. لە کاتێکا یادی هەڤاڵ شۆڕشەکەینەوە، دۆخی ڕۆژنامەگەری لە باشووری کوردستان لە هەر کاتێک خراپترە. ئەبینین بەداخەوە کە ڕۆژانە هاوڕێکانمان دەستگیرەکرێن، بەرچەقۆ ئەدرێن، سزا ئەدرێن، لە ڕێگەی یاساییەوە بەناو یاسایە و لە ڕێگەی دادگاکانی هەرێمی کوردستانە لە زیندانە توند ئەکرێن، گوشاری زۆریان ئەخرێتە سەر. هەموو ڕێبازێکی تاقی کردوێتەوە دەسەڵات لە باشووری کوردستان. ئێستا شوتاری خانەوادەی شۆڕش مستەفا لەلایەن خات و سنووری هاوژینەوە پێشکەش دەکرێت. با بفەرمێت. هەڤاڵانی ئەزیز کە سوکاری هەڤاڵ شۆڕش، هەڤاڵان بەبێ جیاوازی هاوڕێیان و هاوسەنگەرانی شۆڕش، هەموو لایەکتان بەخێر بێن بۆ پێنجەمین ساڵیادی گیان لە دەستدانی هاوڕێ و هاوسەر و هەڤاڵی ئەزیزم شۆڕش مستەفا. سوپاسدانەکەم کە ئێوە هەموو ساڵێک بەم شێوەیە یادی هەڤاڵ شۆڕش بەرزە نرخێنن، هەموو ئەو خەمانەی کە لەسەر شانی ئێمەیە لەگەڵماندا بەش دەکەن. هەڤاڵان تەبعاً قسەیەک هەیە زۆر جارە وترێ کە ئەزیزێکت لە دەستەی بە مروری زەمان یاخود بە تێپەڕبوونی کات ئەکرێ برینی لە دەستدانی ئەو کەسە هێواش ساڕێژ ببێ، بەڵام من تێگەشتم کە برینی لە دەستدانی شۆڕش پێچەوانەی هەموو ئەم یاسایە کە باسم کرد. ڕۆژ بە ڕۆژ برینی لە دەستدانی هەڤاڵ شۆڕش لە دڵی من و لە دڵی خێزانەکەی و لە دڵی ئێوەی ئازیز و هەموو هاوڕێ و هاوسەنگەرانیدا
تازەتر دەبێتەوە لەبەرەوەی کە شۆڕش بەڕاستی خەسارەت بوو تەنیا خەسارەتێک نەبوو لە ئێمە و لە خێزانەکەی کەوتبێ خەسارەتێک بوو لە ڕاگەیاندنی ئازاد و لە ڕێبازی تێکۆشانی ئازادی کەوت طبعاً ئەگەر ئێمام ڕۆی باشووری کوردستان سیرکەین لە ڕووی ژمارە و چەندایەتیەوە ڕەنگە ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامە نووس و چالاکوان و خەڵکی نوخبە و سیاسیمان هەبێت بەڵام هیچ کاتێک ینی ئەوەی کە گرنگە ئێمە قسەی لەسەر بکەین لە ڕووی چەندایەتیەوە پێویستە ببینین ئەمڕۆ کێن ئەوانەی کە لە خزمەتی پرسیینەتەوەکەیاندان لە خزمەتی پرسی نیشتیمانەکەیاندان لە خزمەتی چەمکی ئازادی و دیموکراسیدان لە هەرێمی کوردستاندا هەڤاڵ شۆڕش بەوەفا بوو لەگەڵ ڕێبازەکەی خۆی هەڤاڵ شۆڕش بەدەر لەوەی کە کەسێکی مرۆڤێکی ئازادی خواز و لێوان لێو بوو لە ڕێبازی و چەمکەکانی ئاپۆیزم بەدەر لەوە هەرگیز ماندوو نەبوو لەو ڕێبازەی کە خزمەتیە کرد لەو پەیامێک کە پێویستی بوو کە هەمیشە ئیشی بۆ کرد بۆی بیگەێنێ وتاری تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لەلایەن بەڕێز تارا حسێن پێشکەش دەکرێت با بفەرمێت هەڤاڵ شۆڕش بەڕاستی ئەمڕۆ ئەکرێت سوپاسی ڕۆژ نیوز بکەین کە ئەتوانین بڵێن ئاژانسێکە کە نمونەی هەڤاڵ شۆڕش نمونەی شەهید وەداتیان پەروەردە کردووە کادرەکانیان بەم وێنەیە کارەکەن خەباتەکەن کۆمەڵگەی باشووری کوردستان ئەمڕۆ هەمومان نەزانین لە ناو چ قەیرانێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی داین بەڵام چەندە لایەنە سیاسیەکان و چەندە ئێمە وەکو هەڤاڵانی هەڤاڵ شۆڕش و هاوبیرانی ئەو وەکو هەڤاڵان لە تەفگەری ئازادی چەندە ئێمە لە بواری سیاسیدا لە مەیدانی تێکۆشانی ئازادیدا هەوڵی خۆمانە دەین تێکۆشانی خۆمانەکەین بەڵام لەم قۆناغەدا ئەتوانین بڵین ڕاگەیاندنی ئازاد ڕۆڵێکی زۆر گەورەترە بینێ لەوەی کە ئەمڕۆ هەیە بێگومان نمونونەکانی وەکو هەڤاڵ شۆڕش وەکو دەڵێ کەمن بەڵام وێنایەکن کە لە دوای لە دەستدانی گیانیشیان بە زیندوی ئەمێننەوە وەکووە بینین کە بۆ ساتێکی هەڤاڵ شۆڕش لە بیری هەڤاڵەکانی لە بیری خانەوادەکەی لە بیری هەمومان نەچۆتەوە هەڵبەتە ئێمە لە نزیکەوە هەڤاڵێکی نزیکی هەڤاڵ شۆڕش بووین و زۆر یادگاری و زۆر کار و خەباتمان پێکەوە هەبووە ئەوان وەکو ڕاگەیاندکار ئێمە وەکو لایەنی سیاسی ئێستا شوتاری کۆمپانیای چتر لەلایەن بەڕێز کەمال حەمەڕەزا بەڕێوەبەری کۆمپانیای چترەوە پێشکەش دەکرێت با بفەرمێت کا کەمال خۆمان بە خۆشحاڵە بینین هەر ساڵ لەم ڕۆژەدا لەسەر مەزاری پیرۆزی هەڤاڵ و هاوڕێی تێکۆشەرمان کاکە شۆڕشی جوانەمەرگ وەفاداری خۆمانی بۆ دووپات بکەینەوە و هەمیشە سۆزمان دووبارەی خانەوادەکەشیان بکەینەوە کە هیچ کات و هیچ دەم لادەر نابین لەسەر پێنووسە ئازا و ئازادەکەی کاکە شۆڕش و بە سەرجەم داگیرکەران و فاشستانیش بڵین ئێمە هەردەم لەسەر ڕێبازەکەی کاکە شۆڕش بەردەوام دەبین هیچ شتێک نامان تۆقێنێت وەکو ئەوی کە لەم ڕۆدا ڕەوشی ڕۆژنامەگەری لە خراپترین ئاسدایە هەڤاڵەکانی کاکە شۆڕش ئەمڕۆ لەبەر لێدان و جەزرەبەی توندی ئەم دەسەڵاتە نائەدالەت و ناڕەوایەدایە کۆمپانیای چتر لە سەرەتای دامەزراندنیەوە کاکە شۆڕش کەسایەتیکی زۆر کاریگەر و بەهێزی ناو دەستگاکەی بووە لە سەرەتای دەستپێکی کۆمپانیای چتردا دووهەم سەرنووسەری ڕۆژنامەی چتر بووە پاشان تا ئاستی ماڵپەڕی چتر و دوجار بۆ سەرنووسەری ئەژانسی ڕۆژنیوز هەمیشە جێگەی شانازی ئێمە بۆ لە ناو کۆمپانیای چتردا هیچ کات هیچ دەم نەخۆی نەپێنووسەکەی نەخەباتەکەی لەبیر ناکەین هەمیشە بە مامۆستا و پێشەنگی قوتابخانەکانی خۆمانی دەبینین